سڵاوتان لەبێت وەم کاتتان باش گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. پارێزەرێک لە هەولێر چەند کەیسێکی گەندەڵی و مەترسیدار ئاشکرا دەکات. پارێزەر جەواد خۆشناو لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرسی وت بەڵگەی ڤیدیۆیی لایە ژمارەیەکدا دووەر لە دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی هەولێر دەڵاڵیان هەیە و پارە لە خەڵک و لە پارێزەرانی شوەر دەگرن. وتیشی بەنووسرا و سەرۆکایەتەکانی پەرلەمان و حکوومەت و هەرێمی لێ ئاگادار کردوێتەوە و بەڵێنیان پێداوە لێکۆڵینەوەی ورد لەو بارەیەوە بکەن. ئەو پارێزەرە باسی لەوەش کرد لە سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوەی ناوچەی هەولێر سکاڵای تۆمار کردووە، بەڵام سەرۆکایەتی دادگای تێهەڵچوونەوە ئامادە نییە بەڵگەکانی لێوەربگرێت. لە چوارەمین ساڵیادی ڕیفراندۆمدا مەسعود بارزانی ڕایگەیاند دەنگی بەڵێی خەڵکی کوردستان سەرکەوتنێکی مەزن و مێژووی بوو. لە چوارەم ساڵیادی ڕیفراندۆمدا مەسعود بارزانی پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند لە 93 دەنگی بەڵێی خەڵکی کوردستان لە ڕیفراندۆمدا سەرکەوتنێکی مەزن و مێژووی بوو. پیرۆزباییان لێ دەکەم. مەسعود بارزانی وتیشی لە ساڵیادی ئەو سەرکەوتنەدا پیرۆزبایی لەگەلی کوردستان و دەستخۆشی لەو قارەمانە نەدەکات کە خۆیان نەچەماند و چاویان ماش دەکات. لە 25 ئەیلولی ساڵی 2017 ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام درا و لە 93 خەڵکی دەنگیان بە بەڵێ بۆ سەربەخۆیدا، بەڵام بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە لە 150 خاکی هەرێم لەلایەن هێزە عراقیەکانەوە کۆنتڕۆڵ کرا و گەماروەیەکی سیاسی و ئابووری خرایە سەر هەرێمی کوردستان. هاوشێوەی هەڵبژاردنەکانی پێشوو دەستێوەردانی وڵاتانی زلهێز یەکێکە لە ئەگەرە چاوەڕوانکراوەکانی بەردەم هەڵبژاردننی پێشوەختەی عراق. بەرپرسێکی مەکتەبی هەڵبژاردننی کۆمەڵی دادگەری کوردستانیش دەڵێت هەموو ئەو حکوومەتانی کە پێشتر لە عراق دروست بوون بەڕێککەوتنی نێوان ئێران و ئەمریکا بوون. راپۆرتێک لەو بارەیەوە دەبینین. مەدرسی دەستێوەردانی وڵاتانی زلهێز لە ئەنجامی هەڵبژاردن یەکێکە لە ئەگەرە چاوەڕوانکراوەکانی هەر هەڵبژاردنێک لە عراق بەڕێوە بچێت. هەڵبژاردننی ئەمجارە لەسەر خواستی شەقامە بۆ ئەنجامدانی گۆڕانکاری، بەڵام بە بۆچوونی شارەزایان ناتوانرێت دەستی دەرەکیل لە عراق بنبڕ بکرێت بەهۆی ئەوەی خاوەنی سەروەری و بڕیاری خۆی نییە. یعنی وە هەڵبژاردننی کرد پێشوەختە بەیانی دوو بەیانی وەکو پێتەڵم ئێستا دەسوەردان هەیە. ئێستا دەسوەردارەکان گەرچی نەبینراوە هەیە، یعنی چونکە بەداخەوە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە وڵاتێکی بێ دەرگا و پەنجەرێ، وڵاتێکی بێ ئیرادەیە، وڵاتێکی بێ خاوەنە. سەیری هەموو ئەم دامەزراوە شکلانە مەکە کە بە تاواتی من بەداخەوە منێڵێم بەپێی ئەزمونونەکە زۆر ڕەش بینیم لەمە. بۆیە خواستی شەقام هەڵبژاردنێکی پێشوەختەیە بۆچی؟ بۆ ئەوەی هەموو ئەو پرۆسەگەندەڵی و شکستە سیاسی و گۆڕینی تەواوی سیستمی سیاسیە، نەکەوەی گۆڕینی دەورەیەکی پەرلەمانی بە دەورەیەکی پەرلەمانی پێشوەختەی تر و تەناو. بۆیە من ئەوە نابینم، یعنی قسە ئەکرێت لەسەرەوە زۆر پاک و بێخەوشە بێ، بەڵام ئەو تابینی گەندەڵکاران لەسەر پرۆسەکانی خۆیان هەر بەردەوامن. لە پاش پرۆسی ئازادی عێراقەوە هەریەکە لە ئێران و ئەمریکا ڕۆڵی سەرەکی دەبینن لە دەستێوەردان لە ناوخۆی وڵاتدا. هەریەکە و خۆی بە خاوەنی عێراق دەزانێت جگە لە عێراقیەکان. ئەو حکومەتانەشی پێکێنراون بە قایلبوونی ئەو وڵاتانە بووە. تاوەکو ئێستا هەموو حکوومەتانەی لە عێراقا دروست بوون بە ئیتفاقی ئەمریکا و عێراق دروست بوون، یعنی ئێران دروست بوون. ئەمریکا و ئێران ئیتفاقیان لەسەر کەسێکە بووە ئەو ئەم کەسە ئەو لایەنانەی کە یعنی بە جۆرێ لە جۆرەکان وەلایان بۆ ئەمریکا هەبوو بێ و ئەوانش کە بۆ ئێران هەیان بوو بێ ڕێککەوتون لەسەری. ئەمما ئەتوان بڵێم عێراق وەک ئەوەی کە وڵاتێکی ئەمریکا خۆی ڕایگەیان کە وڵاتێکی داگیرکراوە بە نیسبەت ئەمریکاوە ئێستا وردەوردەیەوێ لێ بکشێتەوە و هەموو شتێک ڕادەسی حکوومەتی عێراق بکاتەوە. ئێرانیش پێی وایە کە مادەم عێراقی دراوسەیەتی و شیعیشتیە زاڵە و داگیر کراوە پێویستە دیفاعیان لێ بکە. ئەمە ململانەیەک. گرنگترین قۆناغی پاش هەڵبژاردن کە کاریگەری تەواوی لەسەر پرۆسەکە هەیە ئەنجامی هەڵبژاردنەکەیە. بەشی زۆری هاوڵاتیان هێندە دڵنیان لە دەستێوەردانی دەرەکی لە ئەنجامەکان وای کردووە پاشە کشێ بکەن لە ڕۆشتنیان بۆ دەنگدان. لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە هەموو عامل و هەموو هۆکارانەی کە لە عێراقا هەبووە ئەوەندەی هۆکارێ بوون بۆ سارکردنەوەی خەڵک لە پرۆسی هەڵبژاردن، ئەوەندەی هۆکارێ بوون بۆ دوورکەوتنەوەی هاوڵاتی و لە دەنگدار، ئەوەندەی هۆکارێ بوون بۆ نەمانی متمانەی هاوڵاتی بە پرۆسەکانی هەڵبژاردن. ئەوەنە متمانەی نەبوون دەوافعی دەنگدەر و هاوڵاتی بکە بۆ بەشداری و بەدەمەوچوونی لە پرۆسی هەڵبژاردن. بڕیارە لە 10 ئۆکتۆبەری ئەمساڵ هەڵبژاردننی پێشوەختەی عێراق بۆ خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران ئەنجام بدرێت. هەڵبژاردنێک هێشتا ئەنجام نەدراوە. هێز و لایەنە سیاسیەکان لە قۆناغی پاش دەنگدان دەترسن.
چونکە ئەزمونیان لە ڕێخستنی سیناریۆی پێکێنانی کابینەی حکوومەت و پەرلەمان هەیە. هەورە زەحمەت شارپرێز سلێمانی. کۆبوونەوەی کۆمەڵێک سەرۆکۆزی عراقی لە هەولێر کاردانەوەی لێکەوتەوە و حکوومەتی هەرێم دەڵێت ئاگاداری کۆبوونەوەکە نەبوو و موقتەدا سەدریش داوای دەستگیرکردنی ئەندامانی کۆبوونەوەکەی کرد. دوای کۆبوونەوەی ژمارەیەک کەسایەتی و سەرۆکۆزی عەرەب لە شاری هەولێر و ڕاگەیاندنی پەیامێک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی عێراق لەگەڵ ئیسرائیل، وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم هاتە دەنگ و ڕەتی دەکاتەوە ئاگاداری ئەو کۆبوونەوەیە بووبن. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە کۆبوونەوەکە بەبێ ئاگاداری و بەشداری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکخراوە و بەڕێوەچوە و ڕێکاری پێویست بەرامبەر چۆنیەتی ڕێخستنی کۆبوونەوەکە دەگرنە بەر. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم و تووشێتی ئەو کۆبوونەوەیە بە هیچ شێوەیە گزارش لە هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان ناکات. لەلایەکی دیکەشەوە مقتەدا سەدر ڕایگەیاند بەشداربووانی کۆبوونەوەکە پێویستە دەستگیر بکرێن و ئەوان تیرۆریستن. دوێنێ 312 کەسایەتی و سەرۆکۆزی عراقی لە یەکێک لە هۆڵەکانی شاری هەولێر کۆبوونەوە و داوایان لە حکوومەتی عراق کرد پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ناوچەکە و بە تایبەتی لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکاتەوە. قوبا تاڵەبانی ڕایگەیاند تا ئەو هەبێت ڕێگە نادات لەم دی و دێگەڵەوە وەک بادینان ڕۆژنامەنووسان بەرەو ڕووی دادگا بکرێنەوە. قوبا تاڵەبانی سەرۆکی هاوپەیمانی کوردستان لە کۆبوونەوەیەکیدا لەگەڵ ژمارەیەک ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر ئاماژەی بۆ ئەوە کرد تا ئەو هەبێت ڕێگە نادات لەم دی و جێگەڵەوە بە شێوەی بادینان ڕۆژنامەنووسان بەرەو ڕووی دادگا بکرێنەوە. ئاماژەی بۆ ئەوەش کرد لەم دی و جێگەڵەوە ڕێگری کردووە لەوەی ڕۆژنامەنووس لەسەر کارەکەی زیندانی بکرێت، بەڵام لە دهۆک ناتوانێت ئەو کارە بکات. ئەم پەیامەی تاڵەبانی لە کاتێکدایە 2 ڕۆژ پێش ئێستا لە میانی بانگەشەی لیستی هاوپەیمانیدا لە دهۆک ڕایگەیاند زیندان شوێنی تاوانبارە نەک ڕۆژنامەنووس. خواتان لەگەڵ.